ده مشاركة دا یکیتیا نویسکارین کردستان سوریایی و یکیتیا نویسکار و روشنامه‌وانین کرد سوریایی به دروشما میراث مرۆڤاهی لە عفرینێ ده بنسیا شورشا سوریایی دا سمینارێک لە بەخچەیە خوندنی یە باژاری قامش لۆ برێخستن کرد. لێکۆلیەر زەکەریا الحەدری ئەمبووری ئەنژی الحەسری سمینار بە ڕێڤەبەر الحەسری باڵکشان سەرگرنگیا دیرۆکی مرۆڤی یا عفرینێ و گوت عفرینج عالیە دەولەمەندیا چاندی و جێهێرەنگیا جیڤاکی و یک جهری من هری دیار ین کردان لسوریای تدیده. بشتی که سمینار بداوی بو دریه نقاشی لپیش بشدارین سمیناری هات بکرن و بریا نقاشان سمینار دولمند بو. الجلسة كانت عن مصير سمینەر ئەمە لەسەر جهێن کەڤنار یێ لە چیای کورمێنج عەفرینەیە ji destpêka bûyerên ku li Sûriyê ji sala 2011 veqewimîn û heta niha çarenûsa kevneşopiyên li Efrînê çiya. Pêşeroja wan çiya cihê ku wêran bûne tiştên ku hatine dizîn. Çawa em van xirabiyan ji nû ve ava bikin. من أهل قامشلو مثقفي قامشلو انسان سردمكبري يعني دفنك çakmak